سڵاوتان لێ بێبینەرانی زاری کرمانجی ئێوارەتان باش. دوێنێ ڕۆژی هەینی لە پارێزگای سلێمانی پاڵەوانیەتی هونەرەکانی جەنگی MMA ناو قەفەس بەڕێوە چوو کە تیادا چەندین یاریزان لە دەرەوەی وڵات و ناوەی وڵات بەشداریان کرد. شاری سۆرانیش بەشداری ئەم پاڵەوانیەتی کرد و منداڵێکی تەمەن 11 ساڵی بە ناوی یوسف زاتی بەشداری ئەو پاڵەوانیەتی کرد و پلەی یەکەمی بەدەستهێنا. بێگومان ئەمە پلەیەکی زۆر باشە بۆ ئیدارەی سربەخۆی سۆران، پیرۆزبایی لە وەرزشوانانی ئیدارەی سربەخۆی سۆران و هەروەها هاوڵاتیانی سۆران دەکەین. ئێستا یوسفم لەگەڵا پاڵەوانە بچووکەکە هەمان کات مامۆستاکەشی مامۆستا ئیبراهیمم لەگەڵا دەمانەوێت زیاتر قسەیان لەگەڵ بکەین بزانین هەستیان چۆنە. جا نازانم مامۆستا یەکەم جار لەگەڵ پاڵەوانەکە قسە بکەمیان لەگەڵ تۆ ئەو پلەکەی بەدەستهێناوانە. یوسف گیان اینجا چۆنی؟ باش یوسف گیان وەرە ئێرە وەرە لای منەوە. پیرۆزباییت لێ دەکەم. دەست خۆش زۆر سپاس. یوسف پێم بڵێ دوێنێ چیتان کرد؟ دوێنێکە مبارزە MMA مان کرد کە توانین پلەیەکەم بەدەست بێنین. یوسف کێ پاڵپشتی دەکات، کێ هاوکاری دەکات؟ کاپتنیاس کە مامۆستامە سوپاش داک و باشم دەکەم. اینجا دڵت پێ خۆشەکە ئەم ناسناوێت بەدەستهێناوە، ئەم پلەیەت بەدەستهێناوە؟ بەڵێ. چەند ساڵە دەکەی یان ماوەی چەندێکە یاری هونەرەکانی جەنگی دەکەیت؟ 2 ساڵ بەس MMA 1 ساڵ. دەستت خۆش بێ، پیرۆز بێ. اینجا نامەوێت زۆر پرسیار لەو بکەم، دەمەوێت زیاتر پرسیارەکان لە مامۆستاکە بکەم، هەم دەمەوێت بزانم بۆ ئەو بینەرانەی کە نازانن MMA چییە یان یاری ناو قەفەس چیە، دەمەوێت زیاتر لەگەڵ مامۆستا ئیبراهیم قسە بکەم. مامۆستا ئیبراهیم دەستان خۆش بێ، پیرۆزە پلەی یەکەمی یەکێک لە قوتابیەکانی ئێوە بێگومان جێگای شانازیە بۆ شاری سۆران. بجارە پیرۆزباییتان لێ دەکەم. بەڕێزی بەخێر بێن سەرچاو و سەرسەرمان. بەڕاستی گەمەکی زۆر جوانی کرد، مایە شانازی بوو لۆ ئێمە و لۆ شاری سۆران بەگشتی. ڕۆژی هەینی دەی 5 یاری MMA لە سلێمانی بەڕێوە چوو، یاری هونەرە زەنجیەکانە لە ناو قەفەزە یەکترگرتنە و زیاتر حرکاتی بۆکس و ئەو شتانەی تێدا نییە. MMA زیاتر حرکاتی قوفلە و گرتن و ئەمانەی تێدایە. یاری زانی مەش هۆڵەکەی ئێمە وەکو سۆران هۆڵەکانی تریش بەشدار بوون، بەڵام لە هۆڵی ئێمە وەکو سۆران یەک نەفەر بەشدار بوو، ئەویش کاک یوسف بوو کە توانی پلەی یەکەم بەدەست بینیتن. ئەو یاریە پێک هاتووە لە یاری زانەکانی متقدمین و شەباب. متقدمینەکان ئەوانەی کە گەمەی پرۆفیشنال دەکەن و یاریزانە بەتەمەنەکانن، شەبابەکانیش یاریزانەکانی ئاماتۆرن کە گەمەینە زاری یەکەم و دووەم و هەتا وچبرەی شارەزایەکی ئەوتوانە لەو گەمەیە کەمتر بەشداری بەتوڵاتیان کردیا. چۆن بوو یوسفتان هەڵبژارد بۆەوەی بەشداری ئەم پاڵەوانیەتە بکات؟ بتوڵات و پاڵەوانتیەکان بەگشتی لەسەر چێش ڕێک دەخسترێتن. کێشی مەسەلەن 30 کیلۆ لەگەر یاریزانی 30 کیلۆیە. کێشەکانی هۆڵی ئێمە تەنها کاک یوسف بوو کە یاریزانی لە بەرامبەر هەبوو، کێشەکانی تر یاریزانیان لە بەرامبەر نەبوو، تەنها کاک یوسف توانی بەشداری بکاتن لە پاڵەوانێتیە. بەڕێز ینی هەبوونی ئەم پلانە کە بەدەست دێنرێن لە شارەکانی تر تا چەند گرینگە بۆ ئێمە وەکو هەم بۆ وەرزشوانانی سۆران هەم بۆ خەڵکی سۆران؟ بەڕاستی لەو کاتێک کە سۆران بوویتە ئیدارێکی سربەخۆ لە سەردەستی کاک هەلگۆردی، یعنی بەڕاستی بواری وەرزش بەرەو پێشچوونە. وەرزش لە ئاستەشی زۆر باشدا، مامۆستا شوانە بەریبەری وەرزش بەڕاستی ئەویش خەمخۆرە. ئەم بتوڵاتانش کە دەکرێتن سەرەتا دەبی لە جێشی ئەو یاریزانە ستارتی لێ بدا، دەست پێ بکاتن کە بتوانێتن دواتر بەرەو عراقی بچیتن وەکو منتەخەبی عراقی بەشداری بکاتن. ئینشاءڵڵا کاک یوسفیش لە داهاتوویشی نێزیکدا دەبیتە یاریزانی منتەخەبی عراقی. کاک یوسف وەرە لای من دەبێ وعدێکم پێ بدەیت، دەبێ بەردەوام بی، بەردەوام دەبی، گەورەش بی، دەبی هەر بەردەوام بی، چکە سۆران پێویستی بە کەسانی وەکو کاک یوسفە مامۆستا، دەبێ بەردەوام بێ کاک یوسف. اینجا مامۆستا پێم بڵێ ئێوە لەم هۆڵە لە تەمەنی چەند ساڵ بۆ چەند ساڵتان هەیە یاری دەکەن؟ تەمەن وەڵا تەمەنی 3 ساڵی و 4 ساڵیمان هەیە. تەمەن وەکو گوتنی ڕقەمێکە، تەمەن لە لایمە زۆر گرنگ نییە. منداڵ چەندی گسکەتر بیتم لە گسکەی دەست پێ بکاتن
وەشی تەمەنی گەورەتر بیتن مشتی ساف نییە لە چەند ساڵی منداڵ وەردەگرن؟ 3 ساڵیمان هەبووە بەڵێ لە 3 ساڵی دەستی پێکردووە لە هۆڵەکەمان هەبووە. دەستان خۆش بێ زۆر سپاس. اینجا پێم خۆشە کاک یوسف نمایشێکیشمان بۆ بکات بە شێوەیەکی ڕاستەوخۆ. بەڵێ ئەوەلی وتما شادەکەی پێشکەش بکەین. ئەمە شادەکەیەتی دەوێت لە پێش بینەرانی زاری کرمانجی پێشکەشی بکاتن. ئارێ وڵا لەبەرەوەی بەخۆ کاک یوسف و جەماعەت لەگەری چوبوون کاپتن نیازوان کە لەگەری چوبوون ئەوانە بەخۆ مەکتەبیان هەبوو وەختی ئیمتحاناتێش بوو ڕۆژی پێنجشەممەی دوای وەڕۆ چوینە کە ڕۆژی جمعی بوتوڵەکەیان کردیە مەجای ئەویان نەبووە لەوێن دەر شادەکان پێ بدرێتن لەبەر ئیمتحاناتەکەی بەڕێکەتونە لە سولەیمانی هاتوونە تاکو بتوانن ڕۆژی شەمە لە ئیمتحانەکەی ئازر بیتن بۆیە ویسمان ئەمڕۆ شادەکەی پێشکەش بکەین. پیرۆز بێ جێگای شانازی بەڕاستی جێگە شانازی چۆن لە بتوڵاتی یەکە من یعنی زۆر ڕازینە لێیان داکوباویشان لێ ڕازینە لە ئیمتحاناتی خۆشیان هەر سەرکەوتونە ئەویش هەر جێگە شانازی سەرکەوتن بۆ ئێوە بۆ هەموو ئەو یاریزانانەی کە لێرە لەو هۆڵە ئیش دەکەن بێگومان هەر یاریزانێک کە پلێک بەدەست دێنێت بۆ شاری سۆران جێگای شانازیم بەڕاستی جا فەرموو پێشکەشی بکە یوسف گیان پیرۆزە چەقلەیەکی بۆ لێدان جەماعەتی پشت کامێرا ئیجا پێم خۆشە کاک یوسف نمایشێکیشمان بۆ بکە بینەرانی خۆشەویست سەیری بکەن بە نمایشێکیشمان بۆ بکات کاک یوسف وەک وتمان کاک یوسف دوێنێ ڕۆژی هەینی بەشداری لە پاڵەوانیەتی هونەری جەنگی لە پارێزگای سلێمانی کرد پاڵەوانیەتی هونەری جەنگی MA ناوقەفەس کە چەندین وڵات تیادا بەشداریان کرد لە ناو خۆ دەرەوە کاک یوسف توانی پلەی یەکەم بەدەست بێنێت بێگومان کاک یوسف جێگای شانازیە جارێکی تر پیرۆزبایی لە خەڵکی سۆران و وەرزشواران و هەروەها مامۆستایانی کاک یوسف دەکەین هیوای سەرکەوتنیان بۆ دەخوازین. بەڵێ بینەرانی خۆشەویست اینجا کاک یوسف منیش دەمەوێت بەخوای بوکسێکی لێ بدەم بینەران نازانم چۆنەمە وەڵای کاک یوسف تۆ زۆر زیرەکی. اینجا بینەرانی خۆشەویست جارێکی تر پیرۆزبایی لە کاک یوسف و هەروەها زۆر سپاسی خانەوادەکانیشان دەکەین بێگومان مامۆستا خانەوادە دەبێت زۆر پشتگیری مناڵەکانیان بن هەر لە منداڵیەوە بیخەنە بەردەم ئەم یاریانە بۆ ئەوەی لە دوجار منداڵی زۆر سەرکەوتو دروست ببن. جارێکی تر پیرۆزە لە هاوشاریانم هاوشاریانی سۆران و وەرزشواران هیوادارم ئیتر گەنج و منداڵی بەهرەمەندی بتوانە لە سۆران هەردەم لە زیادبووندا بێت. بەڵێ